ئەم بار هەڵگرا لە شەقامی بازنەی مەلک مەحموود و بە دیاریکراوی نزیک سنتەر پۆینت بەهۆی نەمانی ئیسۆپەوە ڕووداوێکی دروست کرد کە 7 ئۆتۆمبیلی شێلاو بووە هۆی برینداربوونی 5 کەس کە برین یەکێکیان سەختە. شادحاڵەکان باز لەوە دەکەن بار هەڵگرەکە لە سەر و بەنزیخانەی بیناییەوە ئیسۆپی تیا نەماوە و کۆنتڕۆلی لەدەست داوە. بە خێراییەکی زۆر هاتووە و ئۆتۆمبیلەکانی بەردەمی خۆی ڕاماڵیوە. والله من لێرا بوو لەو دوکانەی و کوڕی خوشکەزام لەو بەرەو ێسامم کاتێکم زانێ و گەڵابێک کە هاتە خوارێ زۆر سەریع هات تمەتی سۆبی لە دەزا بوو ئێتر گەیشتە یا دەوری 8 سیارەی ڕاماڵی کە ڕایماڵی تریایی بەو بەستا کە سێرەکەن لەو بەستا ئەو بیکاشۆی کەوتووە بینی گەڵابەکە و وینەکەەوە بەس بیکاشەکە نەمابوو بەڵا سوپاس بەخوا سایاقیی لێ نات دەریانێنا یعنی معجزەیە بوو کە و سایاقیان دەریێنا. شۆفێری بار هەڵگرەکە سەلامەتە بەڵام بریندارەکانی دیکە دوای گەیشتنی تیمەکانی فریاکەوتن ڕەوانەی نەخۆشخانە کران. ئەم تەکسیە لە ڕووداوەکەدا زۆرترین زیانی بەرکەوتووە و شۆفێرەکەی جانی لەدەست نەداوە بەڵام تەندروستی ناجێگیرە. 5 برینداری تیا بوو یەک کەسێکیان نەبێەوەی کە بیکاشۆکە بوو باری تەندروستی ناجێگیرە و ئێستا لەژێر چاودێری پزیشکیایە ئەو چوارەی تر باری تەندروستیان جێگیرە بە زەبایان نەبێت لەژێر چاودێری پزیشکیایە ئەو ئێستا برادەران لەوێ خۆیان ئەگە پێویستی بە نەشتەرگەلوشتیە بێ بۆیانەکەن ئێستا جێبەجێکرێ. هاچۆی سلێمانی دەڵێت بە پێی زانیاری سەرەتاییەکان لە کامێرەکاندا وا دەردەکەوێت هۆکاری ڕووداوەکە بۆ نەمانی ئیسۆپ لە بار هەڵگرەکەدا دەگەڕێتەوە و کەیسەکەش ڕەوانەی دادگا دەکرێت. ئەم ئۆتۆمبیلە بەهۆی نەبوونی برێک یان دروست بڵێن کەمکوڕی لە ئۆتۆمبیلەکە شۆفێرەکە کۆنتڕۆل لە دەزەدا ناتوانێت سەیتەرەی خێرایی ئۆتۆمبیلەکەی بکە ژمارەی ئۆتۆمبیلەکان 7 ئۆتۆمبیل بووە و ئۆتۆمبیلە بار هەڵگرەکەش ئۆتۆمبیل بووە. لە نێو ئەم ڕووداوایە تەبەن ئاشکرایە کە ژمارەیە قوربانی یان زیانی گیانی هەبووە بە برینداربوونی شۆفێر و سەرنشینی ئەو ئۆتۆمبیلانەی کە بەشدار بوون لە ڕووداوەکە. لایەنی بەرپرسیاری ڕووداوەکە هەواڵەی مرکزی شۆرتەیە کرێەوە دۆسیەی لێکۆڵینەوە و ڕووپێ و وێنەکێشانی ڕووداوەکەیە کرێت و راپۆرتی ڕووداوەکەش بە هەمان شێوە هاوپێچەکرێت و ئاڕاستەی کەرتی پۆلیس دەکرێت و دوابڕیاریش ئەوانیش بە هەمان شێوە لە کەرتی پۆلیس وتەی ئەو سەرجەم بەشداربووانی ڕووداوەکە وەرەگیرێت. بەهۆی ڕووداوەکە بۆ ماوەی 2 کاتژمێر ئاستەنگی هاتوچۆ بۆ شۆفێران لە شەقامەکە دروست بوو. دواتر ئۆتۆمبیلە زیان لێکەوتوەکان ڕەوانەی گەراجی دەست بە سەراگرتن کراون و تا ئەو کاتەی دۆسیەکە یەکلایی دەبێتەوە. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.